سلاوی خواتانە بێ قوتابیانی پۆلی دوازدەی خۆشەویست من مامۆستا عەلی باپی ڕوستایی لەگەڵتان ئەبم لەوانەیەکی نوێ کە دوای ئەوەی یونیتی یەکەممان تەواو کرد ئینشاءڵڵا پشت بەخوا یونیتی دووەمیش شەرحەکەینەوە یەکەم بابەتشمان لە یونیتی دووەم بە ناوی چیە بە ناوی prepositions of time ئامرازەکانی پەیوەندی کەوا بۆ کات بەکاردێ لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە قوتابخانەی کۆشی ناحکومی ئینگلیزی بکەم کەوا ئەو دەرفەتەی بۆ ڕوخسانی زیاتر خزمەتی قوتابیانی پێوە بکەین لە یونیتی دووەم یەکەم بابەت کە باسی ئەەکەین prepositions of time لا حرف جر يعني حرف جر بعربي بكرديكش أمرازي بيونديا حرف جر يعني أمرازي بيوندي منزور بلام أوي كشائعة وزور بكاردي لا سنرازي بولي دوازدا at on in from to ينتلو until at the end in the end وهروها by during أو أنا بكاردي إن شاء الله بيك وشرح ده كينون وكان حل ده كين وأقل الامتحانات ملومان هاتو تون بتوانين لبوشايا كان بشوازي شي دروس إنو أونو آتو فرموتو أنا دابنين يكم شتيان كيسالي رباس أكين آت كيني آت لا دتوانين دابنين لبوشا هركاتك كاد جميرة كان من لباش بوشايدي لساعاتيك بقري حتى وكو ساعات 24 أقل 24 ساعاتي بيان دوازدا لباش بوشاي أوكلوك يعني ساعات هات لبوشاي كسداني تبي آت دابنري ويان تكوكاتن يعني وشي نايت وميدنايت شوني وشو يعني وشي ويكند كوتاي حفتا ويان اواني كمرادفه كاني اتسنا مرادفه كاني روجهالات نوتشي دون دي بريكو سان رايز اوانها مرادفه كاني روجهالاتنا وجمكاني خواردن وكو بريكفاست لانش دينر اوانش دي سنه باج بو شاي هادبون دي ادابنين ويان او بونان وشي كريسمس ولا ايستر يعني ذا مومنت أوانا أجر لباج بوشاي هادون لبوشاي كتدانين آتي دانين وأدي كيني أوني دانين on أجر days of the week لساتردي بقول هتاو كو فرايداي ها وانا همو دايان بيو ساتردي سانداي مانداي تيوزداي وينزداي ثيرزداي هتاو كو فرايداي أوانا وشي دايان بيو يا هركاتك أوانا تدابو أو أوني دانين ويان ديت مان هبو ديت يعني روجو مانك بروار روجو مانك تماشا مثلا 21st of June كواتا 21 جون يعني الروج لقر مانك يعني درين 21st of March 21 سي كواتا روجو مانك بيكا ون أجا بيش باش يكربو اعتيادية مانغو روج يعني روجو مانك أو هرت زيسان بكاردينين اون بكاردينين ويان أجر تسمان هبو أو زارا دەیان پێ باسمانکە تازە گوتمان ساتردەی سەندەی ماندەی تیوزدەی وێنزدەی تێرزدەی هەمە دەیان پێوەیە لێرانە باسمان گوتمان کریسمس لەگەر ئیستەر ئەوانە چیانەگە بەکاردێ ئات بەڵام ئەگەر دەیەکمان پێوە نووساند لە کۆتای کۆچی یور بردەی یان یوزدەی یان کریسمس دەی لەبەر وشەی دەیان پێوەیە ئەوە نابیبرین ئات دەبیبرێن چێ دەبرین ئۆن ئێستا هەندێک نمونە لەسەر حەلەکەینە سەر ئەو دوو بابەتەی ئێستا باسمان کرد بۆ نمونە I will meet him 9:30 ئێستا باسی چی کردیە لەبەر ئەوەی باسی سعاتی کردی ئێستا سعات لێرانەیە کەواتە لەو بۆ شای دەبی ئات دابنین لەبەر ئەوەی نیویرزدەی هەیە کەواتە دەی پێوەیە دەبیست دابنین ئۆنی دابنین کەواتە وەڵام ڕاستەکەمان چییە ئات لەگەر ئۆن دووەمیان she had been in London blank 20th of December کەواتە باسی ڕۆژ و مانجی کردی ها 20th of December هەردووچیان ڕۆژ و مانگە کەواتە چماندانا لێرە ئۆنماندانە چکە ئەگوتمان ئەگەر هاتو ڕۆژ و مانگ بۆ ئۆنی دائنین یان the day after Christmas ها یان Christmas day یان the day of Christmas کەواتە لەبەرەوەی دیسان دەیەکەی پێوەیە دیسان چ دانین ئۆنی دانین کەواتە وەڵام ڕاستەکەمان چییە ئۆن لەگەر ئۆن ئەوە بەنسبەت ئات لەگەر ئۆن ئێستا باسی یەکەش کە ئەەکەین کە ئەویش چییە بەکارهێنانی ئین طبعا لەوان گەورەترە ئەوانەی کە لەوانی لە ئات و ئۆنمان بەکارهێنا گچکەتر بوون ئەو شانێکە بەکارهێنمان هێنا بەڵام لێرە باسی مانگەکانەکە مانثس ئەوە کەینێ ئەوە لە ئین مانثس جانیوەری فێبرواری مارچ ئەپریل مەی جوون جولای هەتا وەکو دیسمبەر لە مانگی یەک هەتا وەکی مانگی دوازدە بەتەنێ بوو ئەوە چ لەگەر بەکاردێنی ئین بەکاردێنی ئەمە وی دیکە گوتمان ڕۆژ و مانگ
ئەوە چی بەکاردەی ئۆن بەڵام ئەگەر مانگەکان بەتەنێ بوون چ لەگەر بەکاردێنین ئین بەکاردێنین یان ساڵەکان هەر ساڵێک بوو 2050 بوو 2020 بوو 1999 بوو ئەوە چ لەگەر بەکاردێنین ئین ویان سێنچری سەدا لەگە سەدە چ بەکاردێنین ئین بەکاردێنین لەگە سیزن وەرزەکان سپرینگ بەهار سەمەر ئۆتم و فۆڵ هەردووچیان یعنی پاییز وینتەر یعنی چیە یعنی زستان کەواتە ئەگەر وەرزەکانی ساڵیشمان هەبوو چ لەگە بەکاردێنین ئینی لەگە بەکاردێنین ئەوەی کە مهمە ئەوانە بەشێکی ڕۆژمان هەیە ئەوی دیکە لەگە ئاتی ئاگادار بن ژەمەکانی خواردن بوو برێکفاست لانچ دینەر نانی بەیان نانی ئێوارە نیوەڕۆ نانی ئێوارە بەڵام لێرە بەشی ڕۆژە ئاگادار بەشی ڕۆژ جیاوازە لەگەر نان خواردن مۆرنینگ دانی بەیانی ئافتەرنون دوای نیوەڕۆ ئیڤنینگ ئێوارە کەواتە هەر کاتەش ئەوانەمان هەبوو ئەوە چیان لەگە بەکاردێنین ئینیان لەگەر بەکاردێنین ئێسان دەک پرسیار لەسەروانش حەلەکەین و تێبینیت کەشمان هەیە کەینێ بتوانین لە ناو بۆشایی ئەوە پرسیار تەبعاً دوو پرسیار لە ئاکتیڤیتی بووک هەیە at the end لەگەر in the end ئەو لێرە تێبینیەکمان باس کردیا at the end لەگەر چی دیکە لەگەر in the end عادەتەن at the end هەر کاتێک ڕستەیەک سەرەتای ڕستەی بۆشایی بوو at the end بەکاردێ و لەگەر at the end دەکەی عادەتەن ڕستەکە دوو ڕووداوی تێدایە و هەروەها لە پاش بۆشاییەکەش لەگەر at the end دەبی ئیلاچە هەبی دەبی off هەبی ئەو ئۆفە ئاگادار بە مهمە چکە جاری وهەیە لەسەر ئەو ئۆفەی دەزانی یەکسەر at the end ئەوەی دووەمیان چۆنیتی بەکارهێنانی in the end ئەوە طبعاً at the end بوو in the end عادەتەن دەکەویتە ناوەندی دوو ڕستەی ئەوە یەک و باسی دوو ڕووداویشی تێدای in the end دەکا بەڵام لە دوای بۆشایەکە چێ ئۆفیەن لەگەر نایە کەواتە لە in the endی چ نایە ئۆف نایە کەواتە وەڵامە یعنی بەراوردەکەی چییە ئەو گوتمان لە سەرەتای ڕستەی دێ ئەو لە ناوەندی ڕستەی دێ لە at the end تەنها یەک ڕووداوی تێدایە بەڵام لەوە دوو ڕووداوی تێدایە ئەوە ئۆفی لەگەر بەکاردێ بەڵام ئەو ئۆفی لەگەر بەکار نایە با بزانین داخوا ئەو تێبینیانەی کە لەسەری باسەکەین ئێستا لە بۆشایی یەکەمیان چی لەگەر بەکار هاتیە ئۆف مادەم ئۆفی لەگەر بەکار هاتیە و لە سەرەتاشە at the end بەکاردێنی کەواتە وەڵامە ڕاستەکەمان at the end of in the end on and the end by the end کەواتە ئەوەنەیە چیان ڕاستیە وەڵامە ڕاستەکەمان چیە at the end ئێستا ئەوە پرسیارێکی وزارەی بۆ 2020 هاتبەوە دەبینین پێش و پاشی بەڕستەکەی کردیە یعنی ئەوەی تێدا چکە گوتمان ئەوە دائیمە لەسەرتا ڕستەیەتەوە ئەگەر پێش و پاشی پێکرد ئەو جارە تەئسیر یعنی دەبێت تەئکید لە بکەینەوە تەئکید لە ئۆفەکەی بکەین ئەو ئۆفەیە مهمە بزانین ئۆفەکە کە تەچێندر کەواتە دەڵێن blank we were happy about how we finished everything blank the day کەواتە ئەو نووسرایە in the end at the end يعني نليرة ونليرة أوفي تدانية وليرش أوفي تدانية كوات أما قوت من دبي أوفا كمان هبي at the end in an end بان هرنية بس ما نكري in an end أو دو ماوا at the end in the end ديسان أوش تي تدانية أوف ليجر هادو كان بكارنا هاتيا بلام أوا in the end لقد at the end of يعني كواتا لبرخاتري أو أوفي أما ضلين ديك راستا كواتا لبوشايكم in the end دانين لبوشاي دوم at the end دانين لبرخاتري شو قلت ما لبرخاتري أوفكي كواتا أوفكا مهمة أو جارة شتيشي دي هي شتێکی دیکەمان هەیە ئەویش چی پێگوترێ from to from و to یان from کە دەڵێن to یعنی دەتوان برێت چڵ یان ئەنچڵ چ برێ to چ برێ ئەنچڵ چ برێ چڵ هیچیان فەرقیان نییە فرەمەکە خاڵی دەستپێکە تووەکە خاڵی کۆتایە بۆ نمونە دەڵێ من لە سەعات هەشتی بەیان دەچمە قوتابخانە تاوەکو سەعات 12 کەواتە خاڵی دەستپێکت سەعات هەشت بوو خاڵی کۆتاییەکەمان چ بوو سەعات 12 کەواتە لە بۆشای یەکەم فرەم دائەندرێ لە بۆشای دووەم تو دائەندرێ و یان لە جای تووەکەش دەتوان برێت چڵ یان ئەنچڵ ئەو کەی دەتوانین فرەم و تو بەکاربینین ئەگەر دیتمان لە ڕستەیەک دوو بۆشایی بەڵام لە پاش بۆشایەکان دوو شتی وەکو یەک بوو مەسەلەن دوو سەعات دوو ڕۆژ دوو مانگ دوو ساڵ ئەوانەی کە دوو وەکو یەکن لە یەکەم فرەمی دانێ لە یەکەم توی دانێ لە دووەم توی دانێ ئایڵ بی ئات سکول برام ئێستا چی بەکارهاتیە سەعات هەشت لێرش سەعات 12
ئەگەر حەسەب تێبینی یەکەم بی دەبی هەردووک لە بەرەوەی سعات دەبرین ئات بەڵام گوتمان ئەگەر هاتوو لە یەک ڕستەی دوو بۆشایی تێدا بوو ئەو دوو بۆشایانەش پاش بۆشایەکان وەکو یەک بوو دەبی یەکەم فڕەم دابنێش تو ئێستا فڕەم تەواو بەڵام ئاتەکە غەڵەتە ئەوەش تەواو نییە ئین تووە کەش تەواوی کەواتە فڕەم و تو تەواوە ئەگەر لە جیاتی ئەو تۆش بیگوت باە تڵ یان ئەنتڵ ئەویش تەواو دەبوو ئێستا وشەی ئەوەی کەمان هەیە بای دیورینگ تل و ئەنتڵ ئەو تێبینیانەی باسمان کردن دەتوانین لەگەر وانش بگونجێ بەعام ئەوەنە کوبرەی بای دیورینگ تل و ئەنتڵ یعنی چۆن ئەوانی دیکە مەسەن ئات و ئۆن و ئینمان لەگەری بەکارهێنا لە جیاتی وانیش ئەگەر ئەوەمان بەکارهێنا دەتوانین بای دابنێ یان دیورینگی یان تڵ یان تڵی دابنێ بۆ نمونە we are going to produce our outline ئێستا لەبەرەوەی ڕۆژەکانی هەفتەمان هەیە فڕایدەی لەگەر ڕۆژەکانی هەفتە چ بەکاردێ ئۆن کەواتە ئەگەر ئۆنیشمان بەکارنێنە لە هەڵبژاردننی ئۆن نەبوو بای تێدا و بایەکەش بەکاردێ کەواتە بایەکەشمان بەکارهێنا یان دیورینگ ئەوەش دەتوانانی بەکاربینی we are going to write our report تەماشەی مانگی تێدایە مادە مانگەکانی تێدا دەبی چ لەگەر بەکاربینی ئین کەواتە ئەگەر ئینیشمان نەبوو لە هەڵبژاردن دەتوانین چ بەکاربینین دەتوانین دیورینگی بەکاربینین دەتوانین بایەکەش بەکاربینین students must enroll blank جول لەبەرەوەی مانگەکانە دیسان گوتمان چی لەگەر بەکاردێ ئین ئەگەر لە هەڵبژارد ئینمان نەبوو دەتوانین بای بەکاربینین و دەشتوانین دیورینگیان لەگەر بەکاربینین ئەوە بەعام دەربارەی بای دیورینگ تڵ ئەنتڵ لە 2024 دەوری یەکەم ئەو ساڵەکە پرسیارەکە هاتبوو دەڵێت in which option the preposition in wasn't used correctly دەڵێ لە کام لەم ڕستانە ئینەکە بە شێوازێکی دروست بەکار نەهاتووە کەواتە یعنی ئەوانە هەموو ڕاستن بەڵام لە یەکێکی دروست نییە ئەوی هەڵدەبژێری بۆ نمونە ئێستا باسمان کە دەرێ electricity prices are going up in October تازە باسمان کە گوتمان ئۆکتۆبەر مانگەکانە و لەگەر مانگەکان چ بەکاردێ ئین کەواتە وەڵامەکە ڕاستە ئەوە یەک C he always goes for a walk in the morning تازە باسمان کرد گوتمان لەگەر بەشێکی ڕۆژ morning ئەوانە چیان لەگە بەکاردێ ئین لەگە بەکاردێ کەواتە ئەوەش ڕاستە و ئەوەی دیکە دەرێنچێ we could revise all the page in a day لەبەرەوەی ئەدەیمان هەیە یعنی in one day ئاگدار بە ئەوە لەسەر هەندێکی لەسەر معنای وەسی کەواتە وەڵامەکە ئەوش ڕاستە ئەدی وەڵامە هەڵەکەمان چی ئەگەدەشمان زانی تازە باسمان کرد گوتمان لە ڕۆژەکانی هەفتە ساتردەی سەندەی مەندەی توێزەی وێنزەی تێرزەی فرایدەی گوتمان هەر کاتێک ئەوەمان هەبوو ئۆنی لەگەر بەکاردینی بەڵام ئەو چ لەگەر بەکارهاتیە ئینی لەگەر بەکارهاتی کەواتە ئەوە هەڵەیە مادەم ئەو هەڵەیە دەبی ئەیەکەی هەڵبژێری چکە پێمان دەڵێ کام لەمانە ئین بە تەواوی بە شێوازێکی ڕاست بەکار نەهاتوە کەواتە لێرە بە شێوازێکی تەواو بەکار نەهاتیە ئەوەش پریپۆزیشنز بوو بابەتی یەکەم لە یونیتی دووەم ئینشاءالله لە بابەتی دووەم نێگەتیڤ کوێستشن ڕاوە و شەرحەکەینەوە لەگەڵمان بن تا دەرسی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ